لە گروپی پانزەوە بۆ هاوپەیمانی هیوا ئایا دەتوانن بەڕەکە لە ژێر پێی پارتی و یەکێتی دەربهێنن؟ پارتی بۆچی لە یەکێتینی گەرانتر دەردەکەوێت لە ڕاگەیاندنی هاوپەیمانیەتی هیوا؟ کاردانەوەی لایەنە عێراقیەکان دوای ڕاگەیاندنی هاوپەیمانیەتیەکە چی بووە؟ بۆچی داوای هاوپەیمانیان لێ کردووە؟ هەربەست و دەرفەتەکانی بەردەمکاری ئەو هاوپەیمانیە لە داهاتوودا چییە؟ پەیامی ڕاگەیاندنی هاوپەیمانی هیوای کوردستانی. هاوپەیمانی هیوا کە هەفتەی ڕابردوو لەلایەن 15 پەرلەمانتاری لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی ڕاگەیاندرا. ساتی ڕاگەیاندنی هاوپەیمانیەتیەکە وای کردووە حسابێکی زیاتر بۆ ئەو هەنگاوە بکرێت، بە تایبەت کە سەروبەندی پەسەندکردنی بودجەی عێراق و هەڵبژاردنیش نزیک بووەتەوە. ئاراستەی کاری هاوپەیمانیەتیەکە بەرەو بەغدایە و پێیان وایە باشترین چارەسەر ڕادەستکردنی نەوت و ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی ناوەندی بەرامبەر موچە. بەشێک لە پەرلەمانتارانی ئەو هاوپەیمانیە خاوەنی پرۆژەی پێدانی موچەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن بەغداوە. پشتیوانی پرۆژەی لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت دەکەن لە پەرلەمانی بەغدا لەبارەی ڕێککەوتنی 50 ساڵە. بەشێکی تریان پێیان وایە پێویستە بەغدا فشارەکانی زیاتر بکات بۆ ناچارکردنی هەرێم بە پابەندبوون بە یاسای بودجەی عێراق. نیگەرانترین لایەن لە ڕاگەیاندنی ئەو هاوپەیمانیە وەک دەردەکەوێت پارتی دیموکراتی کوردستانە. بەو پێی دەیەوێت وەک تاکە مەرجەع بۆ هەرێم مامەڵە لەگەڵ لایەنە عێراقیەکان بکات. پارتی ئەگەرچی لە ڕێگای جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لە پشتی خۆی و سەرۆکی فراکسیۆنەکەی لە بەغدا سەردانی هاوپەیمانیەتەکەیان کردووە بۆ پیرۆزبایی، بەڵام وەفدێکی باڵای پارتی دوای ڕاگەیاندنی هاوپەیمانیەتەکە گەیشتە بەغدا و سەردانی لایەنە جیاجیاکانی عێراقیان کرد. بە وتەی غالب محەممەد وەفدی پارتی کە سەردانی بەرپرسانی باڵای لایەنە شیعەکانیان کردووە وتویانە ئێمە نوێنەری هەرێمی کوردستانین و زۆری نەین. شیعەکان وەڵامی وەفدەکەی پارتیان داوەتەوە و پێیان وتون لە ئێستادا هاوپەیمانیەکی دیکەی کورد بە ناوی هیوا دروست بووە، ئەگەر یەکێتی بچێتە پاڵیان ئەوە ئێوە دەبن بە کەمینە. سەبارەت بە یەکێتی وا دەردەکەوێت بەو هەنگاوە خۆشحاڵ بن، بە تایبەت کە خاڵی هاوبەشی هەردوو لە ئەوەیە هەرێم لەگەڵ بەغدا ڕێک بکەوێت بۆ زامنکردنی بەشە بودجەی هەرێم. دانانی ئاڵا تاڵەبانی وەک سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق بە هەنگاوێکدا دەنرێت بۆ نزیک بوونەوە لە هاوپەیمانی هیوا. بۆ پێی ئاڵا تاڵەبانی پەیوەندی پتەوی لەگەڵ گروپی 15 هەبووە لە پێشوودا. پارتی و بەشێک لەو باڵەی ناو گۆڕان کە لە پارتی نزیکن و دژی ئەو ڕێککەوتنن وای لێک دەدەنەوە کە ئەم هاوپەیمانیە لەلایەن دکتۆر بەرهەم ساڵح سەرپەرشتی دەکرێت. بۆ پێی دوای ڕاگەیاندنی هاوپەیمانیەتیەکە لەگەڵ ناوبراو کۆبوونەوە، هاوپەیمانیەتیەکەش جەخت لەوە دەکەنەوە کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆک کۆمار لە چوارچێوەی زنجیرەیە کۆبوونەوە بووە لەگەڵ لایەنەکان بۆ ناساندنی هاوپەیمانیەتیەکە و کاری هاوبەش. ئالەنگاریەکانی بەردەم هاوپەیمانیەتیەکە بەو پێی ئەوە یەکەم هەوڵی سەرکەوتووی لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتیە بۆ دروستکردنی هاوپەیمانی لە پەرلەمانی بەغدا چاوەڕێ دەکرێت دووچاری کۆمەڵێک بربەست ببنەوە، لەوانە وابەستەبوونی بەشێک لە پەرلەمانتارەکان بە حیزبەکانیانەوە بە تایبەت کۆمەڵ و یەکگرتو ئەگەری ئەوە هەیە ببێتە یەکێک لە بربەستەکان. بوونی بیرکردنەوەی جیاواز و تێگەیشتنی جیاواز بە جۆرێک نزیکەی هەر 15 پەرلەمانتار جگە لە هەندێک خاڵی بنەڕەتی نەبێت بەگشتی بیرکردنەوەیان جیاوازە. هەوڵەکانی دەسەڵات لە بەغدا بۆ قەناعەت پێکردنی لایەنەکان بۆ مامەڵە نەکردن لەگەڵ ئەو هاوپەیمانیە کەمی ماوە تا هەڵبژاردننی داهاتوو بە جۆرێک ئەگەر لە سەرەتای ئەو خولە ئەو هاوپەیمانی ڕاگەیەنرا بووایە دەکرا خاوەن پێگەیەکی بەهێزتر بوونایە. دەرفەتەکان لە بەردەم هاوپەیمانی هیوا لەلایەن زۆرینەی دەنجی ناڕازی خەڵکی کوردستان پێشوازی لەو هەوڵە کرا وەک لە ڕاپرسیەکی ستاندەر دەرکەوت نزیکەی 80% بەشدار بووان پشتیوانی ئەو هەوڵەیان کرد. بە جۆرێک پێیان وایە دەکرێت بکرێتە بنەمای لیستێکی هاوبەش بۆ هەڵبژاردننی داهاتوو. بەشێکی لایەنە عێراقیەکان پێشوازیان لە ڕاگەیاندنی هاوپەیمانیەتیەکە کرد. چەند هاوپەیمانیەتیەکی پەرلەمانی عێراق لە ئێستاوە داوای لیستی هاوبەشیان لە هیوا کردووە، لە نێویاندا
خودی عەمار حەکیم ڕاستەوخۆ ئەو داوایەی کردووە لە هەندێک پەرلەمانتاری هیوە لاوازی و نەبوونی متمانە بەدەسەڵاتی هەرێمی کوردستان لەلایەن فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق بە پێچەوانەوە هەبوونی متمانەیەکی بەهێز بە ئاراستەی کارکردنی ئەو هاوپەیمانیەتیە ئەگەری زۆرە ئیدارەی نوێی ئەمریکا زیاتر گرنگی بەو هاوپەیمانیەتیە بدات بە بڕوای چاودێران ئەگەر هاوپەیمانیەتەکە سەرکەوتوو بێت لە دانانی پەیڕەوێکی بەهێزی کارکردن و ستراتیژیەتی هاوبەش دەکرێت ببنە سەرەتایەک بۆ گۆڕینی ئەو نوێنەرایەتیە تەقلیدیەی کە لە دوای ساڵی 2003ەوە لە بەغدا و ساڵ لە دوای ساڵ پێگەی هەرێمیان لاوازتر کردووە بەهۆی شەڕ و ململانەی شەخسی لەسەر پلە و پۆست.